بەڵێ ئەو ڕووداوە دیارە دوای سەعات 1:30 نیوەڕۆ بوو لە بیدایەتی شەقامی سابوونکەران ڕووداوەکە ڕوویەوە بۆی خەڵک چۆنێتی ڕووداوەکە بزان دیارەمە پێشتر کێشەیەکە بۆ لە بینی بریندارێک و برایەکیم کوڕی ئێستا تەقەی کردووە لەوای یەکتریان دیوەتەوە لە بینینی یەکتریایتر بۆ بە شەڕیان و دیارە بە پێیوتەی خۆیان هەردوو لا تەقەیان کردووە نەتیجە سێ کەس برینارە بۆ کوڕی کە کێشەشی هەیە لەگەڵیانە باری تەندروستی برینارەکان ئێستا جێگیرە دیارە هێزەکانی پۆلیس برادرانی لیژنەی ئەمنی توانیوانە دوای ئەو کوڕ بکەون کە ڕای کردو و تەقەی کرد و دەستگیرمان کردووە دەست بەسەر دەمانچەکەی گیرەوە ئەوەی کە پێویستە کردومانە و پەڕاوی لێ کۆڵینیان بۆ کراوەتەوە و دراوە بەدادوو وڵا ئامارێکی دقیق ملانی بەڵام با پێتان بڵێم دوو ڕوودا و ڕوویەوە هەردووکی کێشەی کۆمەڵایەتیە ینی من ئەگەر بەعام پێ بڵێم سلێمانی شارێکی ئارامە شارێکی ئارام بەدەل لە کێشە کۆمەڵایەتیەکانەوەی کە چەق بەستووە و حەل نابێ و خەڵگەوێ بە دەست و بازی خۆی حەقاتەوە ئەوە خۆیان دواتر تەحملی مەسئولەتی خۆیانەکەن چونکە هەڵە بە هەڵە چان ناکرێ ئەمانەی کە بوون هەمووی کێشەی کۆمەڵایەتی و خەڵکی سلێمانیش زۆر چاگەیزانێت